بسم الله الرحمن الرحيم. بناي إخوائي جورو مهربان بيششي بخيرات نتان دكم بخيراتني تلفزيون كتان دكم بنسبة بهاشتي نخوشي بهاشتي دليل الراستي بو دماركاني آروز بو هر سال دماري حين للراستي بو بل ري برنامج بخشينا و بيه هستا براستي لري خستخاني ميود بنكتش عن لهوليري هيا لقى كاغ مصحبي اتفاق يعني كرد كاغ مصحبي هستا برنامج بخشين برنامج ما لو كرد هر لخستخاني ميوتج لهندستان ستا 20 داشكان ستا 15 داشكان لو كردين براستي هر لري برنامج بخشين او داشكان كرابو اگه برنامج بخشين نبوایه او داشکانه ناکرد لیک خستخانه دی اگه لری برنامج بخشینه و نچوبینای زیاتر لپنز دفتر دروی آن نخوشه یتسوا پنز دفتر سر دفتری تسوا باز لری وان خیر خوازی بو بهاج ماندی دبو پارسفیه بو نیت عندي امتحان ويسارج بكا بچكت بهمه ذهني انا ولا مكتبه وابو ما مستقوت هيس كي منيرن لو مكتبه پنځو لیو نینۆکی پێی و هەمشین دەبوو بێتاقەت دەبوو هەمزارە لێرە هێدا دەنیش دەمگو خوشکم مەرە ماچم دەیان دەگو پەرداغم دەگو با بە تااقەتم نییە هەین تااقەتی وەی نەبوو مەناحی زۆر زایف بوو پێشەوەی برێن بیبینە هندستان تقریبا 2 مانگ دەبوو نابوو بردمانە تاران لەوێ عیلاجی نەبوو گوتی تەنها هندستان وەرەقەتشی دامێ کتابە گوتی لۆ سعودیا مەلی خستخانەی مەلیک فەیسەری لەوێن دەرێ عیلاجی هەیە بەس لە کاک موسا پێ هەستا لێ کۆڕینەوە لێ کرد لەوێ پارەی زۆرمان دەچوو بەڕاستی لو برنامج بخشینش هندستان خوشتر بو لری خستخانه میوتوا ل دکتور گوفن لهولێری سەرپەرشتی بنکەی دەکا لێکوانە لە چاردەی ڕەمەزان بەڕێکەتیم بردمانە هندستان 26 شەو لەوێن دەرێ بووین دەستخۆشی لە هەموو خێرخوازان دەکەم بە تایبەتی بەرنامەی بەخشین ئەوجا مسلمانان ئەوجا خزم و کەسم دۆست و برادەر بەڕاستی ئیشەکیان کرد هەنی ناگۆترێ هیوادارم نمونەیان زۆر بی ئێستا کەش دەی چار هاتینەوە وەزی زۆر باشە لە خوای بە زیادبی تقریبا مانگەک 25 شەو دکتۆر ڕۆبێرت لە خۆی هاتە هەولێرێ گوتی هەتا سارشکە هیچ پێویستی بە هیچ عیلاج و فەحس و شتی نییە سارشکە بهینەوە فەحسشکەی بکەن و ئەمە دەیبینینەوە تەواو زۆر باشن لە خوای گەورە بە زیادبی بەڕاستی جێگای متمانەیە هیوادارم ئەو کەسانەی پارەیان هەیە چی بەرچ خۆیان چ زەکات ماری خوای هیوادارم بیدەنە نەخۆشەی وەک بەهەشتی چارەسەری بکەن بەڕاستی مهمە چارەسەری نەخۆشیەوە چ لێ قەوماوانی غەزەی بەڕاستی جەرگم ژان دەکات لۆیان هیچ دەسەراتە چشم نییە تەنها دوعای خێر نەبی ئەنها زۆر باشە لە خوای گەورە بە زیادبی دەستخۆشیان لێ دەکەم دەستخۆشی لەم گۆش دەکەم بەڕاستی لە سلێمانی ڕاهاتینە ماندیبوونتان کێشا ڕێیەکەمان زۆر ناخۆشە دەبی گەردەنم ئازاکە 5 ڕۆژە مەکتەبمان بوویتەوە هەتا ئەرهان کێشەی نییە زۆر باش هیچ مشکلەی نیە لە خوای بە زیادی چەند سار برێن پارۆژ دەچوو دەبای جانتایەکەشی لێ هەگرن ئەو سار حیبینە لە خوای بە زیادی ئیشاڵە کێشەی نابی زۆر باشە هەر چەندی فکری لێ بکەوە هەش گریانم دێ یەکەم خۆم بێ پارەی لەوێن دەرەدیت بەڕاستی کاتەکە وەحد بوو ئەمە بە دەفتەرێکی خلاص بین لەوێن دەرێ بەس حەقی خستخانەی ئەمە 10 ڕۆژ تعجیل کراینەوە ماینەوە دکتۆرەکە سەفەری ئەفریقیای کرد دەوڵەتەشکا گوتیان دەبێت دەوەرەقەیدی بدەن هەرچەندی تەلەفۆنم کرد پێم چارەسەر نەبوو ئاخری هانم لۆ کاک موسەوی بر بەرنامەی بەخشین دەم کاک موسەوی دەبی چارەکەم لێ بکەی ئەگەنا دەم لێرە دەمینێمەوە بەڕاستی دیسان بەرنامەی بەخشین دەوەرەقەیدی هاوێشت سەپارەکەی 91 وەرەقەی لۆ سەرف کردینە تا ئەلهانەکە لۆ بەهەشتی لە خوای گەورە بە زیادبی زۆر باشی ناخۆشی بەحسی ناکرێ هیچ خۆشیەکەم نەدی لێوێن دەرێ تەنها گریان و خەفەت 23 ساعت لە بن ئەمەلیاتی بوو 23 ساعت ئەمە چاوەڕێمان کرد لێوێن دەرێ ئەوجا چووین کە بەهەشتمان دیدین هێشتا سینجی نەدوورا بۆ مەچینە ژۆرە دیتمان تا 2 ڕۆژانجا سینجی دووراوە لۆ خاترەوەی خینەکە هەموو جێگیر بیتن و بزان تەواوە و لە خوای بە زیادبی هەر یەکەم ڕۆژتم نینۆکی وەچێرهان ئاسایی بوو بووە شینی نما لەنە پارچە گۆشتێک بوو لە بەدەستمان گەلە باش بوو لە خوای بە زیادبی لە پاش ئەو هەموو ناخۆشیەی هاتینەوە گوندی خۆمان و خزم و کەسی خۆمان و بەڕاستی ئەو هەموو میێوان و سەردان و ینی ئەمەکانمان ڕەویەوە لە پاش ئەو هەموو ناخۆشیەی بەهەشت چارەسەر کراوە دەزانم هەموو دنیای منە ڕەحمانی ڕەحیم بە خێراتنتان دەکەم دەستخۆشی لەو ستافە بەڕێزە دەکەم
من باوکی بەهەشتخانیمان نەبەست خوشی دەوبەکر دانیشتی گوندی سماقەمە لە ناحیەی دێگەڵا بەهەشتخان نەخۆشی دری هەیە دری لە ڕاستەیە دەماری دری ئارۆزە غەرەتە پیسی دێلتەوە خاوێنی فرێدا هەر لە سێ ڕۆژەوە هەستمان پێکرەوە نەخۆشی هەیە لە خستخانەی سنتەری دڵ لە چارمانجیەوە سەردانم پێکردێلۆ تاران حیلاجی نەبووە لە تاران ئێستا کەش هاین دووبارە و تیمە هەندی هاتینەوە نەخۆشەکان دەستنیشان کردیە لە خوای گەورە بە زیادبی لە وڵاتی هیندستان لێرە چارەسەری نییە هەر لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە ئیشاڵا ئەو سەفەرە خێرەی دەکەین لە خستخانەی میود لە وڵاتی هیندستان دەستخۆشەی گەرمیان لێ دەکەم یەکەم داواکارم لە خوای گەورە یارمەتیم بدا دووەمیش لە خێرخوازانی شاری هەولێر کنفەکەی زۆرە بەڕاستی پێم هەرناستی باری داراییم خراپە دووەمیش دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم هەستایە بەو سێ نەخۆشە هەر بە پێکەوە بە یەک تیم دەمانێتە دەرەوەی وڵات لۆ نەخۆشخانەی هیندستان لۆ نەخۆشخانەی میود لە هیندستان دەستخۆشی گەرمیان لێ دەکەم بەڕاستی جێی شانازیە لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر دەستگایەکی ئاوا خێرخواز هەیە هاوکاری نەخۆش و کەم دەرامەتان دەکە بەڕاستی لۆ هەتیمان لۆ غەزەی لۆ بوومە لە زەکەی تورکیا دەستخۆشیان لێ دەکەم بڵێ کۆی تێسووی نەخۆشیەکە چەندیان پێوتون کۆی حملیاتەکەی 128 وەرەقە بەس هەر لە ڕێی بەرنامەی بەخشینەوە کە ئەو حەقدای کردیە لەگەر خستخانەی میود لە هیندستان 120 والله ئەعلەم 125 شتێکەوە هایە لێمان خۆش دەبن بەڕاستی دەستخۆشەشی گەرمیان لێ دەکەم ئیشەکی کارێکی پیرۆزم مبارەکە داواکاری لە خێرخوازان چییە داواکارم لە خێرخوازانە یارمەتی من نەدەن یارمەتی ئەو مندارێ بدەن نەخۆشە بەڕاستی هیچ عیلاجەکەم نییە هیچ چارەکەم نییە دەنا نایمەژێر ئەو بارە قورسەیەوە داواکارم یارمەتی بدەن لۆ قیامەتیان بسم الله الرحمن الرحیم سەرەتا بە خێراتنتان دەکەم ئەومانی بنێتان کێشایە لەخوا گەورە بە زیادبی بەهەشت ئێستا ژیانی باشە بەڵام پێشەوەی کە حەمەلیاتی کەم نابایە سەری بە هەردیکەوی دەبا وەک مندارێکی ساوە ئاگداری بم دەنا دەڕشاوە دوو لە ڕینگۆ لە خۆ دەچوو دەبا زۆر ئاگداری بم کو منداری ساو دەپارێزم ئەو هابوو دەمەنی وا 7 سارە کێشەی زۆر هەبوو تااقەتی نەبوو خواردنوشتی کەم بوو کێشی کەم بوو ئەو شتانەیە هەبوو بەڕاستی دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم لە خێرخوازان لە خزم و کەس لە هەموو کەسەکی ئەوە هەیەی خوای گەورە 100 ئەوەندەی بداتەوە زۆر زەحمەت بلۆ من کە گۆتی ئەوەندەی دەوێت لە خستخانەی سەنتەری دڵ بابی لە گەری نەبوو لۆ خۆم لە گەری بوو دەستم بە گریانێک کرد یعنی گریانم ڕانەوەستا هیچ قەلبم تێکچی لۆ خۆم زەختمە یەکی لێ شتم تەواو نییە یەکسەردا نیشانم دکتۆرەکان دەورەیان لێدا ڕاوەستێ سەبر بگرە و خگوتمە ئەو پارە بە من پەیان نابی بەڕاستی لۆ پاسەپۆرتی چوم نوێەکەینەوە بەخوای لە 3 کەسان قەتمان کرد دۆست بین دەبا 500,000 تەسمیرکەین هەزاری زەردمان پێ نەبوو بەس لە خوای گەورە بە زیادبی خوا خێری خێرخوازان بنووسی بە تایبەتی بەرنامەی بەخشی زۆر هاوکارمان بوو ناخۆشیەکانی مێژ باز ناکرێت لە ناخۆشی بەس نەتیجەکەی بەهشتی باش بوو لۆمە زۆر خۆش بوو لە خوای گەورە بە زیادبی الحەمدولله دەنەنا دەزانی قیبلە ڕوو لە چێە بەس بەڕاستی ڕێگرمان نەبوون زۆر یعنی نا ئیسلام نەبوون بەس لە ڕۆی مرۆڤاتیەوە فول بوون زۆر یعنی لە گەرد باش بوون بە تەحامل بوون گلەی هیچیان مێنە دەستخۆشیان لێ دەکەم زۆر باشن بەس خواردنەکانی وێحنی لە ڕووی شەریح ئەوە شەرحەواز جایز نەبوو ئەمە نەمان دەخوارد لۆ خۆم شیوم لێ دەنا ئیتەر وشتم بر شتی خۆمان هەموو بێبوو ئەوانش دەچوونە دوکان وشتی شتیان دەکڕی و لێمان دەنا و حازرمان دەکرد تەمەنی 4 ڕۆژ بوو لە حەمەلیات کرام لەسەری هینامانەوە لە خەستەخانەی ڕاپەڕین داخیلم کرد بوو 3 ڕۆژ لەوێ بوو کاتێک دکتۆری گەورەی وێ دکتۆر سەباحات گوتی ئیکۆیەکم لۆ بکەن ئیکۆمان کرد یەکسەر گوتی حاڵەت تەواوی سەنتەری بوو لە 4 ڕۆژێ من هاتووی سەنتەری دڵی پێ دەکەم هەر گوتی دەوی بێ هەندستان لێرە چارە سەری نییە هاتە بردمانەوە ئێستاش لە خوای گەورە بەزیاد لە 4 ڕۆژی تەمەنی 4 ڕۆژەم هاتووی سەنتەری گری پێ دەکەم ئەوە 7 سارە تەمەنی ئەجە خوای گەورە ئەو ئیشەی ڕێخست و چوینە وڵاتی هیندستان حەمەلیاتمان کردو هاتینەوە لە خوای گەورە بەزیاد یعنی پێشەوەی حەمەلیاتیکەم زۆر لە کورتیدا بوو مەحەدەلی خوای لەبەر سۆبەی بوو سەرمای بوو قەت سەرمای نەبوو هەر لەگەر حەزی لێ فێن چی بوو
بەس ئەو سار پێشەوەی عملیاتیکەم هەر پاردستانی دەکات هەر لە لای سۆبەی بوو تای داهاتی ئەو نەخۆشەی زوو دەکرد بە بەردەوام دەیگرت دوابرد مەسەن تەیدر گوتیەوە مەناحەی دابەزی ئۆکسجینی دابەزیە دوو مانجیکەلۆی نەکەی ژیانی کە تەمەترسی بەڕاستی تۆ ڕۆبێتش لێرکوانە بۆ دوو جار دیتیتی لێرکوانە پێشەوەی بی بە هەندستان ئەویش هەر گوتی وڵاتی هندستان گوتی لێرە دەکرێت بە دوو جەرسە لۆی دەکەم بەس عملیاتەکە نازیح نییە پارەی زۆریشت دەڕوە سەتان هیچ نادەمێ لێرکوانە باز لێ گوتی سەتانەوە 1985 نازی عملیاتەکە دەستخۆشی زۆر لە بەرنامەی بەخشین دەکەم لە خێرخوازان بە تایبەتی ئەوەی کە بە هەزارە چیبی بە دینارە چیبی بە دەوەڕقەی بی بەوەڕقە چیبی هاوکاری مەی کردبی داوان لێ دەکەم زۆر نەخۆشی کەش هەیە هاوکاریان بکەن ئەوەیە دەست یارمەتیانەوە درێژکەن زۆر سوپاسیان دەکەم ڕێیەکی چەندی برەی ناخۆش بوو زەحمەتیمان دیت بەس لە خوای گەورە بە زیادی بەهەژ ناجیح بوو الحەمدوللیلە لە خوای گەورە بە زیادی سپاسیان دەکەم دەستخۆشەکی لە خستەخانەی میت دەکەم کە بنکەچیان لە هەولێرە زۆر هاوکارمان بوون لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە لە ڕێگای کاک مسحەبی زۆر پێمان زەحمەت بوو کە دەچوین دەمانگۆ چ دەکەین چ ناکەین بە زۆر ئاسان بوو لە ڕێوانەوە کە ئەمە چوین زۆر یحنی جێکی زۆر خۆش بوو کو لە ماری خۆتبی ئەو هابوو هیچمان لە خوای گەورە بە زیادی ئەوە نەبوو یحنی لە ڕووی ئەو شتانەوە هیچ مشکلەمان نەبوو لە خوای گەورە بە زیادی دەستخۆشیانی دەکەی ئەوانەی کە پێشیان حەیبان لەو خۆم زۆرم پێ حەیب بوو چکە چەند سارە هیچم نەبووە ئەوەندە گوتیان بەرنامەی بکە لۆ ئەوەی مارم نەبووە هیچم نەبووە نەمتانیە بەس کە بەهەش گوتی حاڵەتی ئەوها ناچار بوو بەس تەشەبوزم ئیڵا لە بەخوای کردی بەس لەبەر بەهشتی ناچار زۆر ناچار بوو لە خوای گەورە بە زیادی نەتیجەی باشمان وەرگرت و زۆر بە خێر بێن سەر چاوان ئەوسان داچی ڕوویایی ڕوویا پێشی ئەوەی کە ئەتوبی بێ هندستان و ئەوانە کوب وەزعی کوب و یعنی حاڵەتەکانی چ بوون چی لێ دەهات وەڵا پچەک مۆرە بوو ماندیە بۆچی گەمەیە کرد تات و ئەچۆ زۆر جوولای کردبە ماندیە بوو سەردانی دکتۆرشمان پێی کرد ئەمەلیاتشین ئەلێرە لە بۆ کرد نەجەحەتی نینە جان دەبێ ئەمەلیات بکرێ ئەمەلیاتەکەش کۆچی دەبێت لە هندستانی بکە هندستانیش تەکلیفی زۆر بووە لە بەس بە یارمەتی بەخشین ئەلەوێ دێن برد لە بۆ هندستانی بە ڕێگەی بەخشین نەبووە نایتوانی بچینە هندستان وەڵا بەخۆی 15 ڕۆژیان بۆ مەدانا بوو بەس ها پاش ئەمەلیاتی ئاوی کەتە سەرچینجی تقریبا 26 ڕۆژە لەوێ ماینە 26 ڕۆژمانەوە دوایش گەڕاینە ئەدی کە ئێستا هاتینەوە ئێستا ڕوویا وەزعی کووە الحەمدولillah گەلێک باش وەزعی گەلێک باشە الحەمدولillah ئەمەلیاتەکەی ناجع بووە ئێستا وەزعی بخۆش و باشە الحەمدولillah گەلێک باش دکتۆر نەهاتەوە پاشەنجین سەردانەکەتەوە ببینیتەوە چەند مانگێک پێچۆن تقریبان 3 مانگ پێچۆن هاتنەوە کوردستانێ بەخۆیان هیچ گۆلی کرد گوتیان الحەمدولillah ئەمەلیاتەکەی گەلێک ناجع ئێستا ڕەنجی تێکناچی و ڕەنگەشی خۆشی هەیە و وەزعی باشە ناوەڵا الحەمدولillah وەزعی باشە ئێستا لەناو خستەخانەکەی خزمەتگوزاری کوو بوو یعنی وەڵا زۆر معاملان زۆر باش لەگەرەنگۆ ئەرێ وەڵا گەلێک باش بوون گەلێک ڕەحمیان هەبوو نەخۆشیان ئەبەت ئەهمال ناکرد هەر دادناکردن نەخۆشی گەلێک کارمان تقریبا 6 ساعاتە لە عەمەلیاتی ماوە بەس دکتۆر هات گوتی الحەمدولillah هەتا ئێستا ئەمەلیاتەکەی ناجعە گوتی زۆر نەما خەلاسەکەین یعنی زوو خەبەرێکی خۆشی داما هەینا دەرش هەر فەوری بردیانە ئینعاشێ چۆن تەماشاین کرد گوتی هەتا ئێستا الحەمدولillah وەزع مستەقڕە هیچ کێشەی الحەمدولillah ڕاستی دکتۆری گەلێک باشن دکتۆر هندستانی معاملان باشە ڕەحمیان هەیە دەولەتەچی وەتەوە یعنی ئەتو ببێ ئەم ناچمەوە دەولەتەچی گەلێک ئەوەیە بەس معاملان گەلێک باش یارمەتی نەخۆشیەدەن زۆر خەدەمیان زۆر بوو
تاتن پاشیان دەکردەوە هەموو بەیانیان تاتن نیوڕانان تا هێواران تا هەموو وەختەچی تاتن خاوینەکە سەر چەفوت شتیان دەششت زۆر خاوین بوون ڕاستی هەر لێ خۆمان خاوینتر بوو ئینشەڵا خوایە ئەوی هاروکاریمان کردیە ئینشەڵا خوا ڕێگەی بەهەشتێ لەبەوەکە خوایە یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە لە گوناحی خۆش ببی خوایە یا ڕەبی خوایە هاوارە خوایە هاوارە تو سەروەت و سامانێ زیێدەتر بە قسمەتەی و بکەی خوایە ایمانیان بەقەوەت بکەی خوایە یا ڕەبی خوایە نان حەیرینە خوایە هاوارە گەلێک یارمەتیماندایە خوایە ئەو کەسەی بە ڕێگەی بەخشین یارمەتی کچەکەمی دا بینی هەندستانی خوا خەیریان وەزن کە ڕەبی بسم الله الرحمن الرحیم والله دەست خۆشی لەو بەرنامەی دەکەم لە بەرنامەی بەخشین ئەو منداڵەش سەمامی دلی تەسکە لێرە دووسێ خستخانەم پێکرێت دکتۆرم پێکردنی ئەو تیمی هندستانی هات دکتۆر ڕۆبۆت گوتی عەمەلیاتەکەی لێرە ناکرێت لێ دەبێت لە هندستان بی و دەست خۆشی لە بەخشین دەکەین بەڵێ تەمەنی چەندە ڕوئیا تەمەنی ساڵە 11 مانگە ئەو گرفتانە چین کەوا تووشی ڕوئیا دەبێتەوە لە تەسکبوونەوەی سەمامەکانی بخوای گوت بەس ئەندێک زەمانی دەبی ئەمبۆر دەبیتەوە شین دەبی هەستەکەم زۆرشمانی دەبیتم لە ئەوەی لە گەماکردنەوە ئەو تشتانە تەمەنی چەندە؟ 11 ساڵە 11 مانگە بەڵێ زمانی ئەوەیان داوەکەوە دکتۆر ڕۆبێرت کە باست کرد لە هاتووە هەولێر وە زمانی ئەویان داوەکەوە نەشتەرگەری بۆ بکرێت عیلاج و چارەسەرەکەی بەڵێ گوی چارەسەرەکەی لە هندستان دەکرێتن ئەمەلاتەکەش گوتی ئینشەڵا 190 دەدەین و 195 100 دەدەین ئینشەڵا چ پەیامێکت بۆ خێرخوازان هەیە؟ وەڵاهی پەیامەکەش بۆ خێرخوازان بە یارمەتیمان نەدەن یارمەتی ئەو منداڵە ساوێ بدەن یعنی هەست بکەن ئەو منداڵەی خۆیانە ئەو منداڵەکە نەخۆش بێناو دەستێ ئەو خێرخوازانەیە بزان کو تحملی ئەو منداڵی دەکەن ڕاستی ئەو منداڵەش سەماوە دڵی تەسکە حەزەکەم زوو چارەسەری بکەین چەندی تەکلیفە دەکات وەکو پارە عەمەلیاتەکەی تەکلیف گوتی 75 وەرقە تەکلیف دەکە لەوێندەر بەس ئەوی دیش مەسرەفەکەیش دەستی زۆر دەچی بەڵێ دەستگای بەخشین چی بۆ کردوونەوە چەندی کەم کردوتەوە و دەستگای بەخشین چۆن دەڕوانی بەوەی کەەوە هاوکاری منداڵێکی ئەوها دەکات بەڵێ دەستخۆشی لە کەناری بەخشینی دەکەین ئەو خێرخوازی بەخشین ئەوی 125 سنە دەشکانی لومەکرد لەولای ئەو دیش یارمەتی مادەدا دەست خۆشانی دەکەین بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمە نەخۆشێکمان هەبوو لێرە لە هەولێر بووین خۆشێکمان بە ناوی وڵات ڕەسوول ئەحمەد هەر دەکا برامە لێرە زۆر فعسمان لێ کرد هەر لە جگماچیەوە کە لە دایک بووە ئەو برایەمان دلی کوم بوو زۆر هاتوچی دکتۆرمان کرد ئەو سەنتەر لە ئەو سەنتەری ئەو دکتۆر لە ئەو دکتۆری فعسمان کرد دەیگوت دری کوونە ئەمەش هاتوچی دکتۆرمان دەکرد دەمان بۆ عیلازێک چارە سەرێک هەدەیگوت عیلازی بخۆن لە بۆی بەکاربێن ئەو عیلازانە باشتر دەبی هێدی هەر هەموو متابعی زۆرمان کرد یعنی هەموو ساڵانە زۆر متابعی دکتۆرمان کرد تقریبا هەتا عمری گەیشتە 19 ساڵی زۆر فعسمان لێ کرد ئەو تیمە هەندی هاتنە ئێرانە بەمەیان گوتی ئەو نەخۆشە پێویستی بە چارەسەرە لێرانە ناکرێتن قەستەرەک هەیە ئەو قەستەرە لێرە نییە دەبیبێتە هندستان ئەمە بیبینن ئەو نەخۆشەی فعسکەین قەستەرەی لەو بکەین ئیشاعی بگرین بزانین ئەو نەخۆشە پێویستی بە چارەسەر ئەو چارەسەری کە لێدا هەیە ناکرێت لە کنەمە هەیە ئەمەش لە ڕێی چەند خێرخوازێک لە ڕێی سەنتەری بەخشینەوە لەوێندەری هاوکاریان کردین لەگەر دوو نەخۆشیمان لەگەر ئەو نەخۆشی خۆشمان ئەو برایەم ئەو سێ نەخۆش هاوکاریان کردین وەڵا لێرە باش بوو ئەوان لەگەر مامۆ سێ ئایلێ ئەوانش زۆر ڕێکپێک بوون دوو نەخۆشیانە بوو ئەوانیش یەکەشیان دری لە لای ڕاستە بوو ئەوی دیشان بۆ ڕی سەمامەی دری تەسک بوو ئیبراەکەشم دری کوم و بەزەمان دەزانی چەند کونی هەیە وەلە لێرە سواری تیارەی بووین لە ئەوە شاتی نەخوارێ لە دووبەی هاتی نەخوارێ زۆر هاوکاریان کردین لەوێندەریش سواری دیسە عینن تقریبا نعبینی دو سێ سەعاتێک پێچ و سواری تیارە بین و لە هندستان هاتی نەخوارێ لەوێندەش عینەن تیمیان ناردبوو تیمی خەستەخانەی نەخۆشخانەی میوت لە هندستان لەوێندەرێ دوو تەکسیان لەبەو مەنار دوو تەکسی تایبەتی نەخۆشخانەی بوون
وڵا ئەمەیان بردە خەستەخانەی لەوێن دەرێدا خیلیان کردین هەرسێ نەخۆش هیچی غورفەچیان ودانا لەوێن دەرێت تقریبان ڕۆژێکە هەماینەوە هەتا هەندێک فەعس و ئەو شتانەیان کرد لەبوو فەعسەکان 2 ڕۆژ 3 ڕۆژ پێچ و دەستیان بە ئیشی خۆ کرد فەعسیان لۆ کرد ئیشاعەیان کرد قەستەرەیان کرد وڵا لە پاشەنجی عملیاتێکیان کرد ئەو نەخۆشەی ئەوەلی ڕوئیایان کرد عملیاتی ویان کرد لە پاش ئی ڕوئیای ئەو چیژێکا نەبەزیان کرد باشخان ئەوزە ئیویان کرد ئی وڵاتیش دکتۆر هات فەعسی لۆ کرد قەستەرەی لۆ کرد ئیشاعەی لۆ کرد فەعسەکانی ئێرەیان ئەوەی هەبوو ئی چەند سارەی لە ئیمنداری و هەتا ئێستا ئەمیاندا لایەکی فەعسی خۆیان کامل کردووە تەمەشایان هەگوتی کاکە ئەو نەخۆشە دری کونە کوناچیش نییە گوتی 9 کونا زیاترە وەڵا بینەوە بەردە فەعس ئەوە گوتی کاکە ئەو نەخۆشین گۆ پێویستی ئینشاڵڵا پێویستی بە عەمەلیاتی نابێتێ هەندێک عیلاج شتی لۆ دەنووسین پارێزی لۆ دەنووسین ئینشاڵڵا پێویستی بە عەمەلیاتی ناکاتن زۆر هاوکاریان کردین لەوێن دەری یعنی بەڕاستی خەستەخانەی زۆر خاوین و باوینە دکتۆرەکانیان ڕێک و پێکە یعنی سێ جەمە نان دەهات یعنی نەخۆشخانەی ئەوەندە ڕێک و پێک و خاوین و ستاپەشی ئەوەندە باش ئەوەندە ڕێک بەڕاستی یعنی ئەو خزمەتەی لەوێ کرا لە ماری خۆشمان بایە ئەو خزمەتەمان نەدەکرا متەرجمان لەگەر بوو هیچ مشکلەمان نەبوو هەتا لە مەتاری عینە لۆ گەڕانەوەش عینەن هیچ مشکلەمان نەبوو لە هندستان هاتینەوە لۆ دووبەی لە دووبەی هاتینەوە هەولێری هەتا کوچوین ئەو هاشاتینەوە یعنی ئەوەندە ئاسانکاری کرابوو هیچ ئەوەی تێدانە هیچ خەلە لە شتیدا نەبوو ئەوەلی پێش ئەوەی بڕۆین ئەلێرە ئەو فەعسانەمان دەکرد هەر لە زگماشیەوە لۆمان بە دەرکەت ئەو مندارە بریکم بوو هاچی دکتۆرمان پێدەکرد ئەو لێوانەی شین دەبووە ئازاری هەبوو جارەوە بوو شەو درانجی شەوێ سنجی بەژان دەکرد لەو عاردەی لەس ئەو عاردەی خۆی دەخشە زستانێ با و بارانە بوو ئەو ساردی ئەوە شمەشی لەبە دەکرد ڕاست عالی درێژ دەبوو هیچمان پێ نەدەکرد هیچ دەسەڵاتمان نەبوو هەتا بردمانە وێندەرێ کە بردمانە وێندەرێ ئەو زەلومان بە دەرکات لە پاش ئەوەی کردیان ئەو قەستەرەیان کرد دەمارە شیرا ئەو دەمارەشیان لۆ کردەوە ئارێ وەڵای خوا خێریان بنووسی زۆر هاوکاریان ئێستا ئەلحەمدولیلا ئێستا زۆر باشە هیچ مشکلەی نەما دکتۆر بەمەشی گوتی هیچ کێشەی لێ ئەو نەخۆشەیکە ئەو کونانەی هەبووە گوتی بەرەبەرە گەشەی بکاتن قەرەو بیتن هیچ کێشەی نابێت بەخوو بەرەبەرە گوتی پێویستی بە هیچ نابێت عەمەلیات شتی ناوێتن بەڕاستی ئەو پارەی کە ئەنگۆ دەیبەخشن لە ڕێی دەستگای بەخشین بەڕاستی جێ خۆی دەگریتن جێی متمانەیە ینی ئەگە ئەو هاوکاری ئەو بەخشینەی نەبیتن ئەو خێرخوازانە نەبی ئەمە ئیمکانیەتی ئەومان نەبوو ئەو سەفەرەی بکەین بچینە وێندەرێ ئەم ئەو دوو نەخۆشەکەی دیش ئەوان مەسرەفیان زیاتر بوو ئەوانش ئیمکانیەتیان نەبوو مەسرەفەکەی زیاتر بوو پارەکەی زیاتری دەویست عەمەلیاتەکەی وان گەورە تریش بوو زۆر زەحمەت تریش بوو ئارێ وەڵڵا ئەگەر یعنی بەڕاستی جێی دەستخۆشیە داواتان لێ دەکەم ئەو پارەی کە هەتانە لە مارێ بیبەخشن ئەوە جێ خۆی دەگریتن ئیسفادەی دەبێتن لە بۆ ئەو نەخۆشانە پێویستی بە عەمەلیاتە پێویستی بە چارەسەرێ لێرە چارەسەری ناکرێتن لە هندستان چارەسەری دەکردن زۆر پێویستە بەو نەخۆشانە بەڕاستی ئەمن لەگەر بم لەگەر ئەو دوو نەخۆشەی کە دوو عەمەلیاتی گەورەیان لۆکرایە خدا خێریان بنووسی دەستخۆشیان لێ دەکەم زۆر مەمنونیانن خوا خێریان بنووسیتن ئەو دوو نەخۆشی ئەمن شایدم بخۆ لەگەرویان لەگەوان بوویمە ئەو دوو نەخۆشە نەخۆشێکیان یەکەکیان تقریبا 20 ساعات زیاتر لە ژوورەوە ماوە ئێستا ئەلحەمدولیلا هاتینەوە گەڕاینەوە هەردووشیان زۆر باشن هیچ مشکلیان نییە ئەو تیمە هەندی هاتن و ئێرە فەعسیان لۆ کردێ گوتی کێشەی نیە ئەو مندارانە هیچ مشکلیان نەما ئەلحەمدولیلا دەستخۆشیتان لێ دەکەم زۆر سوپاس داواکارم لە خێرخوازان ببەخشن لە پێنە ئەو نەخۆشانە بەشی ئەوانی دەستنەوێن دەرێت چارەسەری ئەو نەخۆشیانە هەیە کە ئەلێرە چارەسەر ناکرێتن لە هندستان چارەسەر دەکرێت دەستخۆشیتان لێ دەکەم خدا خێرتان بنووسی خواست هەندەم داتێ دەستخۆشیتان لێ دەکەم زۆر سوپاسیان دەکەم هەم وڵات ڕەسوولە نەخۆشی دریم هەیە حەف کوورم لە دەریا لێکوانە چارەسەرم نییە یعنی دەبی ڕەوانی هندستان بکەن تووشی چ دەوی هەست بە چی دەکەی کە دەڵێ حەفت کوورم لە دڵی هەیە وای چی بەژان دەکەوی شین مۆر دەبمەوە زوومانی دەبم ناتام میشەش بکەم ماڵی بەڵێ
لە هەرێمی کوردستان لە عێراق چارەسەری هەبوو یاخود نەبووە؟ نا چارەسەری نەبووە. بەڵێ دکتۆرەکان چ دەڵێن لێرە؟ وڵی ڕانی نەوتانێ لە چارەسەری لێرە چارەسەر نییە. بەڵێ زۆر باشە. چ پەیامێکت هەیە بۆ خێرخوازان؟ وڵی هاوا دەکەم یارمەتیمان دەن. سپاسان دەکەم. وڵی وەسم ناخۆش بوو، یعنی نەمتانی بەکەی بخۆم زۆر شتی بکەم، نەمدەتانی قالبم ناخۆش بوو، زوو سینگم بەژان دەکات، نەمتانی بەکەی بخۆم بسمە دەرێ درەنج شێ بەژان دەکات، ئیشەکەم پێ نەدەکرا، زۆر ناخۆش بوو. پشیم نەدەهات، قالبم ڕێک مۆردەبەوە، ئەو شتانم هەبوو. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم کە منی ڕەوانی هیندستان کرد، دەستخۆشی لە خێرخوازان دەکەم بە بۆنەوەن ئەمن باشتر بووم، ئێستا قالبم زۆر خۆشترە الحەمدولله، نەجاران باشترم. دکتۆریش دێن دەرگوتی لەخوا بزات، گوتی عەمەلیاتی ناوێتن، گوتی پارێزی بکە و هەندە شتی لێتەر کردم و هەندە عیلاج دانە و گوتی بە ئیشاڵڵە هێدێدی چا دەبێ و دەستخۆشی لە دکتۆرەکانش دەکەم، وەڵڵی زۆر باش بوو، هەرچی نوێندەر هاتن پێشوازیمە زۆر بەڕێز بوون، دکتۆری باشن بە زەمیرن. سپاسەکی خێرخوازانش دەکەم، ئەو پارەی لەکنیتان ببەخشن، ئەوانی هەیتان ببەخشن لە پێناخوا لە پێناوە نەخۆشانە. دەستگای بەخشینیش دەستگایش زۆر باشە و بە زەمیرن بەڕوح من دەستگای باشن، لە هیندستان بێخەمن ناکەن، لێوێندە تەرجمەی لێیە لەیسەرشی لێکم نیە لێوێندەر. سپاسیان دەکەم. ئەوەی ئێوە دەیبەخشن لە دارایی و چاکە ئەوە قازانجەکەی بۆ خۆتانە. ئێوە هیچ نابەخشن مەگەر بۆ ڕەزامەندی خوا نەبێ، و ئەوەی دەیبەخشن لە سامان و چاکە ئەتان درێتەوە و ئێوە ستەمتان لێ ناکرێت.